ئەمە ئاوی گەڕەکی کانێشقانە لە هەڵەبجە. با سەعاتەکە شکەمەوە جوان دیار بێ. ئەمە قفڵەکە، ئەمەژە بۆ معلوماتان ساعتەکە بینی نەخولێتەوە. ئەمەش ئاوەکەی ئەمە سۆن ڕەنگی چۆنە بابی کەمە ئەم سوراحەیە. ئەمە سپیش نییە، ڕەنگی ئاویە. سەیر بکەن هەموو ئەم گەڕەکەی ئێمە وای لات. سان لە پەنای ئەوە دیوارە ها چۆن دیارە ڕەنگی ئاوی کەمە پەنای ئەم سپیەوە. تابێت گەڕەکی کانێشقان نازانم شوێنەکانی تر وایە یان ئەمەش بڕژم دووبارە تیکەمە. ئەوە سەعات زیاترە ئاوایە. دووسێ ماڵی دراوسێشمان ئاوایە، هەر ماڵی ئێمە نیە.